لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا وەک لە سەرەتاشەوە ئاماژەمان پێکردنی خان گرنگیدان بە بنیادنانی کەسایەتی مناڵ ئەمەمە بابەتێکی زۆر گرنگە. دایکان و باوکان سەرپرشتیکارانی مناڵ گرنگە زانیاریانە بێ خۆشبەختانە بەشێک لە باوکان و دایکانەوە وشیاریان هەیە سەیاخۆت بۆی خوێندنەوە ڕەنگە کۆمەڵێک بابەتیان بزانن، بەڵام لە کۆتاییار پێویستە ئەو کەسانێک کە ڕاهێنەری پەروەردەیین بە تایبەت لە بواری بنیادنانی کەسایەتی مناڵ ڕێنمایی ئەمە بکەن. میوانداری زۆر بەڕێز ماوەستا سازانە و بەکر ڕاهێنەری پەروەردەییمان کردووە لەسەر بنیادنانی کەسایەتی مناڵ زیاتر قسەکەین. ماوەستا زۆر بەخێر بن. سپاسانەکەم زۆر ممنون. سپاس بۆ بەرنامە جوانەی ئێوەش سپاسانەکەم. سەلامت بن. کەڵێن بنیادنانی کەسایەتی مناڵ بە زمانێک کە ئێستا دایکان و باوکان ئەوانەیان لەو قۆناغیان پێویستە ئەمە بزان و ئەمە بکەن، مەبەستمان چییە؟ بە دڵنیاییەوە کاتێک ئێمە ئەڵین بنیادنانی کەسێتی مناڵ مەبەستمان پەروەردەیەکی تەندروستە. پەروەردەیەکی تەندروستی یەکسانە بە بەرنامەیەکی تەندروست. لەو چه جۆرێک بەشێک لە دایک و باوکان یا خێزانەکانی ئێمە لە ئێستایە هۆشیاری ئەویان نەبێ بۆ نمونە بنیادنانی کەسایەتی بەهێز واتای چییە؟ بۆی پێویستە ڕوونکردنەوەی هەبێت. ئێمە چۆن بتوانین مناڵێکی تەندروست بەهێز بەتوانە بخەینە ناو کۆمەلگاوە بۆ ئەوەی چی بێت؟ بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت. چکە وەکو سمۆفرۆید ئەڵێت زانای دەروونناسی گەورە ئەڵێ 5 ساڵی یەکەمی تەمەنی مناڵ بەردی بناغی دروستبوونی کەسایەتی مرۆڤە. کەواتە ئێمە چیمانەوێت؟ کۆمەلگای ئێمە لەسەر بنیادنانی ئەو مناڵانە وەستاوە کە لە ئێستایا پەروەردەیانەکەیت. ئەویش ئەگەڕێتەوە بۆچی بۆ خێزانێکی هۆشیار. لێرە منەوێت ئاماژە بە چەند خاڵێک بم بۆ ئەوی خێزانەکانمان بتوانن لەسەر ئەم ڕێڕەوە مناڵەکانیان پەروەردە بکەن تا کەسایەتێکی بەهێزیان هەبێت. کاتێک کە ئێمە لەگەڵ ئەڵمانیەکە قساکەین یاخود لەگەڵ فینلاندیەکە قساکەین، ئەنجا ئەومان بۆ دەرەکەوێت کە چەند کەسایەتی بەهێزە، چەند لەسەر پێی خۆی وەستاوە. ئەمە ژەگەڕێتەوە بۆچی پەروەردەیەکی هاندەرانەیان هەیە لە وڵاتەکەی خۆیانە. گرنگی بەوە دراوبوویە مرۆڤەکان بەو شێوە دەرەچن وڵاتەکەش لە کۆتاییاگا بەو شێوەیەکی ئێستا فینلەندا هێتی. کەواتە ئەم خاڵانەی کە لێرە ئاماژەی پێکەین پێویستە دایک و باوکان هۆشیاریان هەبێت تا ئێمە بتوانین تاکێکی بەهێز بخەینە کۆمەلگاوە. یەکێ لەو خاڵانە ئارامی خێزانە. ئارامی خێزان گرنگترین خاڵە بۆ دروستبوونی بەهێز بوون و کەسایەتی مناڵەکە و خێزانێک کە شەڕ و ئاژاوی تیابێ، کە بەردەوام موناقەشاتی تیابێ، کە بێڕێزی بەرامبەر بە یەکتری تیابێ، هەندێک جار ناو ناتۆرەی تیابێت، ئەمە وا لە مناڵەکە ئەکات لە گەورەییە هەست بە نائارامی دەرونی بکە. کاتێکیش تاکێک شڵەژاوی دەرونی هەبێت تاکێکی تەندروست نییە. خاڵی دووەم پێویستە ئێمە لە ڕێگەی گفتوگۆوە مناڵەکانمان فێرکەین، نەک سەپاندن. چۆن؟ بۆ نمونە من ئەمەوێت مناڵەکەم کارێکم بۆ بکات، باشە پێی ناڵێم هەستا ئەو کارە بکە، ئەمە کاری تۆیە بێ بیکەی. بۆ نمونە هەموو ڕۆژە پێم وتوی بێ جانتاکە بخەیتەوە شوێنی خۆت، ئەمە کارێکی هەڵەیە. بەس ئەڵەم زۆر باشە بوو ئەگەر هەر هەمومان کەلوپەلەکان لە شوێنی خۆی دابنینەوە. یاخود گفتوگوی لەگەڵاکەم ئەڵەم ڕاو چۆنە ئەمڕۆ بچینە ماڵی دایە گەورە یاخود ماڵی خاڵە یا ماڵی مامە. ئەم مناڵە هەست بە بنیادی خۆی ئەکا. لەوە چێ بڵێ تۆ مناڵێکی 3 ساڵ یاخود مناڵمانەیە لە 2 ساڵیشەوە قسە ئەکا، هەست بەوە ناکات. ئەو پرسیارە زۆر گرنگە مامۆستا سازان باسێ لە 7 ساڵ یەکەمی منداڵ کرد. ڕەنگە زۆر بمان وا بزانین کە منداڵ لەو تەمەنەیە کەمترین تێگەیشتنی هەیە، کەمترین ئیحتیمام و گرنگی پێ بدرێت. تا چەندێک گرنگە ئەو تەمەنە وەلەکەیەکەوە بەڕاستی ئەم بنیادی کەسایەتی دەست پێەکە و دواتریش بەردەوام بێ لە خاڵەکانتان ئەگەرمەتا بە پێی توێژینەوەکان یاخود زانایانی دەروونناسی ئاماژە بەوە ئەکەن هەر لەسکی دایکە کە ئەو مناڵە دروستە بێت کاریگەری بۆ بنیاتی کەسێتی لەسەری هەیە. بۆ نمونە دایکەکە گەر دایکێک بێ بەردەوام مەها ڕۆشنبیر بێ، خوێنەر بێ، یاخود بەشداری ئەو ئەکتیڤیتی و چالاکیانە بکە، یاخود لە ماڵەوە چۆنێتی پەیام گۆڕینەوەی لەگەڵ هاوسەرەکەیە، ئەو مناڵە هەست بە چالاکی و ئارامیەکە. ئەگەر ئێستا ئاماژە بە هەندێک ڤیدیۆ بکەین یا هەندێک ڤیدیۆمان بینی بێت لەسکی دایکی یا و مناڵە کاتێ دایکەکە برسی ئەم ناڕەحەتە بێت، کاتێ دایکەکە دڵخۆشە میش دڵخۆشە. کەواتە کاریگەری هەیە هە لە ناوسکی دایکە هەتاکو لە دایکە بێ. بۆ نمونە من مناڵێکی تازە لە دایک بووم هەیە، باشە ئێمەڵین پەروەردە بە کردار نەک پەرجە کردار. کاموو ڕۆژێکی ئێمە بۆ ماڵەوە سەلامەکەم وایە خۆ هیچم بۆ مناڵە نەوتووە. تەدریجیەن خۆی فێری ئەوە ئەبێ کە بوو بە 2 ساڵ و 3 ساڵە کاتە ژوورەوە زۆربەی مناڵمان هەیە یەکسەر ئاواکە سەلامەکات. بۆچی ئەو بە کردار فێری ئەوە بووە؟ من نەمیست و هیچ شتێکی فێرکەم.
خۆی لە من وەریگرتەوە کاتە پێویستە دایک و باوکەکان هۆشیاری ئەویان هەبێ کە هەموو جوڵەیەکیان پەروەردەیە بۆ مناڵەکانیان کاریگەری هەیە لەسەر بنیادی کەسایەتیان. کۆمەڵی خاڵت ئاماژە پێکرد یەکێک لەوانە ئارامی خێزانەکان بوو بەڵام ماوەستا سازان موچە نییە گەرمایە کارەبانیە گرفتەکان زۆرن جادەوبان ئەدەی لە تاسەیەک عسابت بەرزە بێتەوە ئەچنەوە ماڵەوە ژن و پیا و بەراورد بە کۆمەلگای هۆڵندی و فرلەندی ڕەنگە تووڕەتر بن ئەم ژینگە ئارامە زۆری بێ دروست بێ ینی حقیقەتەن ڕەنگە تۆزێک هەر ئەو هینامان نەبیان ئەو ئارامیە زۆر کەمتر بێ ناڵێن نییە بەڵام کەمتر بێ بەدڵنیاییەوە ئەمە لێراچی گرفتێک چۆن ئەمە چارەکەی خۆی ئەمە گرفتێکە بەڵام ئێمە کە ئەڵین هاوسەرگیری تەواو خۆی گەورە متەکامیلی کردوون ئەو دوانە بەیەکەوە کەسێ بەتەنیا کامل نییە وایە پرۆسەی پێگەاندی مناڵیش بەو شێوەیە تۆڵی پرۆسەیەک بە بەرنمەیە کاتە کەمترین بەرکەوتە کەمترین تونند و تیژی کەمترین ینی کاتێک کە مرۆڤەکان پرۆڤە لەسەر خۆیانەکەن ئەتوانن خۆیان بگەێنە ئەوەی کە ئەم شتانە ڕوونەیە کەمترین ڕووبا قسەکەت زۆر تەواوە لەوە چە باوکێک کرێکاری بکە تا ئێوارە لە بەرەو خۆرە وەستاوە ئێوارە من ئەمێ بچێتەوە ماڵەوە چی بکە بەس ئەگەر خێزانەکەی هێ من بێت ڕەتفعلی ئەو ئەوەستێنێت وایە یاریشنا لای مناڵەکان مەسەلەن ئەکرێ ئەگونجێ ئەمەش دەوری هەیە مەسەلەن دیمەنەکان نەبینێ بەدڵنیاییەوە 100% کاریگەری خۆی هەیە ئەو مناڵە کاتێک دیمەنی تونند و توێژی ئەبینێت لەوچێ لە باخچەیەکا دووبارەی کاتەوە لەوچێ لە قوتابخانە دووبارەی کاتەوە زۆر مناڵمان هەیە 5 ساڵ یەکەمی بەم شێوێت تێپەڕاندووە دوای لۆچە گەشت بێتە حاڵەتی جیابوونەوە و ئەم جۆرەشتانش لە قوتابخانەیە ئەم کاریگەریانە چییە هی تەمەنی 5 ساڵیەتی ڕەتفعلەکانی ڕۆئەتە بۆ نمونە قژی هاوڕێکی ڕاکێشێت پاڵی پێوە ئەنێ ئازاری ئەیاد ئازاری جەستی ئەیە کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ لای دایک و باوکی ڕێک ئەچێتەوە بۆ سەرم خاڵە لەبەر ئەوە لە بەردەمی ئەوە بەردەوام تونند و تیژی لە یەکدان ئەم جۆرە حاڵەتانەمان هەبووە بەڵام هەموو شتێک 100% نییە لەوە ئەچێ خێزانیشمان هەبێ ئارام بێ بەڵام مناڵەکە لە بنچینەیە یا تونند و تیژ بێت بەڵام لە سا هەشتای ژینگە کاریگەری خۆی هەیە بە دڵنیاییەوە بۆی پێویستە ینی من کاتێک مناڵێک ئێنمە دنیاوە بۆ خۆشی خۆم هێناومەتە دنیاوە ئەو هیچ تاوانێکی نییە تا من بڵێم گەرمامە پارەم نییە وڵاتەکەم ناخۆشە موچە وەرناگرم ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوەی من پێوەرەکانی خۆم لەسەر ئەو تەطبیق بکەم مامۆستا سازان ینی یەکێک لەو شتانی کە بەڕاستی بۆ منداڵ ڕەنگە زۆر ناخۆش بێ ئەوەیە کە بۆ منە ئەچیتە شوێنێک حساب بۆ منداڵە ناکرێ قسەی وەرناگیریان زۆر جار ڕێزی لێ ناگیرێ لە مەجلیسێک کابی ئەم پشتگوێخن ئاخر کەس بیری لێ ئەکەنەوە ڕەنگەمانە بۆ گەورەکان ئاسایی بێ بەڵامانە تا چەندێک کاریگەریەکان لەسەر ئەو بەڕاستی بنیادی کەسایەتی کە منداڵ هەیەی تا چەندێک گرنگە ئێمە احتیمامی زیاتر پێ بین کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ ئارامی خێزان و خاڵی دووەم کە گفتوگۆ و ڕاوەرگرتنە ئەگەڕێتەوە ڕێک بۆ ئەم خاڵە کاتێک من مناڵێک لە مەجلیسێکا دانیشتوم بە مناڵەکە مەڵێم دانیشە تۆ نازانی ئەمە تۆ لە میوانی تۆ نازانی ئەمە یاخۆت لە ماڵەوە پێی ئەڵەمەوە ئێمە چین بۆ میوانی پێویستە تۆ لە شوێنی خۆت هەڵنەستی پێویستە کە خواردنیان هێنایەک دانا هەڵبگری وایە پێویستە هەندێشت هەیە نەیڵێ خۆی هەموو ئەمانە لاوازی لە بنیادی کەسایەتی ئەوە دروستەکە بۆچی ئەم وای لێت باوەڕی بۆ شتانە نییە کە هەیە کە گەورە ئەبێت یا دروست دەبێت بۆ نمونە لە شوێنەکەات زۆر درۆی لا ئاساییە لەبەرەوە وەری گرتۆ بە کردداری دایک و باوکە کە کاتێ من چوومەتە میوانی تومە لە شوێنی خۆ هەڵنەستی کە ئاویان هێنا تۆ بڵێ من هەر حەزم لە ئاو نییە حەزم لە چانیە حەزم لە شەربەت نییە ئەمانە هەمووی بێ بەچی بنیاد نەری لاوازی بۆ کەسایەتی ئەو مناڵە بەبێ دایک و باوە کەستی پێ بکە کەواتە من ڕێگا دروستەکەم چی ئێمە چین بۆ میوانی ئازادیەکەم چونکە بەپێ توێژینەوەکان و لە ئاینی ئیسلامیشە 7 ساڵی یەکەمی تەمەنی مناڵ 7 ساڵی لاسایکردنەوە یاریکردنە ئەبێت تۆ لی گەڕێی ئازاد بێت ئەگەر بگەڕینەوە بۆ هەندێک خێزان کە نمونەمان هەیە ئەو خێزانانە کە زۆر مناڵەکانیان نەگرن پێچەوانەی ئەوە دەرەچێکە خۆیان ئەیانوێت وانە زۆربەی ئەوەی کەیتە بەرچاومان لە کۆمەلگای بەتایبەتی کۆمەلگای کوردی ئەوەیە چونکە ئێمە چێژ لە پەروەردە وەرناگرین بە چێژەوە مناڵ پەروەردە ناکەین هەرڵین پەروەردە قورسە پارە نییە بۆ نمونە موچە نییە ئایپاد و مۆبایلستەری لێ شێواندوین کاتێک کە ئەگەڕێنەوە بۆ ئەمانە چێژ لە پەروەردەکردنی مناڵەکانمان وەرناگرین بۆ نمونە دایک باوکێک ئەم ڕێگەیە ناگرێتە بەر بەڵام کاتێک چێتە میوانێک ئەم منداڵە بەڕاستی بێزاریەکە ڕەنگە هەست بە ئیحراجێک بکە لەم کاتەیە بێ چی بکات دایک باوکە
وەکو من پێم وتیت مناڵ بە تایبەتی لە 5 ساڵ هەتا یعنی لێکەوە تاکو حەوت ئحراج نابێ ببیت کاتێک کە شتێکەکات چکە ئەو نازانێت بۆچی ئەیکات جاری وایە یاریکردن ئەیکات لە دوای بەزلیسەکەەوە لێدانێکی شەخوالی مناڵمان خۆی هەڵەکە لێەوە دەست پێەکە گەورەترە بێت زیاتر کەسایەتی لاوازە بێ چی ئەکا جارێکی تر ئەڵێ دووبارەی ئەەکەمەوە خۆ هەر لێمێن لیانەکە لای ئەوە بێ بە ڕۆتین زۆر نۆرماڵە لە لای خچەکە با لێم بن کاتای مە پێویستە کەرامەتی مرۆڤ بۆ خۆی بپارێزین وەکو خوای گەورە ئەفەرمێ لەقەد کەڕەمنە بەنی ئادەم بە ڕێز و کەرامەتەوە دروستی کردووە من بۆچی ئەمەوێت بۆ پێوەرە بێەوە کە خۆم ئەمەوێت شێوەکەی بکێشم ماوەسا دوو خاڵەیە لێرە زۆربەی دایکان و باوکان یەکەم ئەیانەوێ ینی هاڵێ مناڵ با مناڵ بێت یعنی ئێمە مناڵی مناڵمان ناوێ ئەمانەوێ ڕاستەخۆک و گەورەیەک تەسەڕفکە یعنی ئەمانەوێ کامل بێ سندنەوەی مناڵی لە مناڵێک بۆ بنیادی داهاتوو چی لێ چی کاریگەرێکی لێ سەر دروستەکە گۆرانی بێژێک هەبوو کاتی خۆی ئەیان زۆر حەزی لە بووکەڵە بووە ئەمنە لیان سندووە و توانە تۆ گەورەی پێویست ناکە بووکەڵەوە پێ بێت لە هەموو گۆرانەکانە بەکاری ئێنێت چکە لە مناڵیە لیان سندۆتەوە بەشێک لە ئێمە لە ئێستاکە حەزمان لە یاریکردنە هی ئەوەیە کە لە مناڵیە لێمان زەوت کراوە خۆشبەختانە مناڵی ئێستا زۆر ئازادە بەڵام لەگەڵەوە شاتون و تیژی ماوە بۆ نمونە مناڵێک ئەبەیتە پارکی ئازادی ئەو نازانێت نرخی یاریەکان چۆنە وایە بێگومان نازانێت بەڵام تۆ کە دووسێ جارداوە یاریەکە کا دووبارێکات تۆ لە لی تۆڕابی کەواتە تۆ کەسێتەکەی تشکاند کەرامەتی و مناڵە لەویا ئەشکێت چەند یاری تر دوای ئەوە بیکا سوودی نییە چکە ئەم خاڵە لە گەورەبوونە تیا سەر هەڵەیەتەوە بۆچی ئێستا لێرەیە ئەڵین خاڵی بەهێز و لاواز تۆ لەسەر خاڵی بەهێزی مناڵەکە و ئیشکە لاوازەکان خۆیان ونە بن بۆچی ئەڵین پەروەردەی هاندەرانە کە تۆ بە هاندان و ئیشە لەگەڵا کرد و سزا و لابرد مناڵەکە کەسێتیەکی بەهێز و بەتوانە و باوەڕ بەخۆ بووی ئەبێ لە ناو کۆمەڵگەیە کاتێک کە گەورە ئەبێت هەموو ئەو خاڵانەی کە لە مناڵیە لێمانە ڕوئەیەن کە ئێستا من پرسیارە لە ئێوەی بەڕێز بکەم بڵێم بگەڕێرەوە بۆ مناڵی خۆت پۆینتێکی ناخۆشم پێ بڵێ لە مناڵیە چ شتێکە بیرماوە کە زۆر ناخۆش بوو بێ تۆ ڕاستە خۆ گەڕێیتەوە و بیریش دەکەوێتەوە ئەڵێ ئالە مناڵیە لەسەر فڵانشت لیان نام ویستم ئەمە بخۆم نیان هێژ ویستم ئەمە بکەم نیان هێش وەڵام من لەسەر چی لێم نەدراوە ینی واز لەوە بێنە سەردەی مناڵی ئەمە نەگ هینی باوک سالاری هەبوو کاتە هەر مناڵ سالاریش بوو بە شەقوزلە بوو بخەوتی تاسی تا دەست بشۆیت دەرچیت ئەوە نەبوو سعیش نەبوو دەرچیت بابەتێکی تر ماوە سازان ئەمەیان نازانم بەڕاستی گرفتە خۆتزیینەوەی باوکانە لەوەی نیانوێ مناڵەکانیان پەروەردەکان یەک دوو کەس بۆ مناڵێ من مناڵەکەم پەروەردە کردووە سڵاوەکە پاک و تەمیزی خۆی ڕاگرێ بە شێوازێکی جوان چێتە کۆڵانەوە مەسەنەن 5 ساڵە 4 ساڵە لە بەردەم حوشە لەگەڵ مناڵەکانی تر یاریەکە لێرەوە لەڵێ سڵاو مناڵەکانی تر گاڵتەی پێکەن های سڵاو ینی چی ینی ئەم پەروەردە کراوە چێتە ناو 5 کەسی پەروەردە نەکرد 5 مناڵی پەروەردە نەکراوی تر لە کاتی ئەم ئەبێتە قوربانی ناتوانێت ناو کۆمەلگاکەیا بێ مەژ مناڵ ئەمانە بێنە ناو کۆمەلگاوە ئەمە ینی چۆن چارە سەر بکەین ئەمە مبارڕیرە بۆی تر من پەروەردەی مناڵەکەم نەکەم بڵێم نا بچێتە خوارەوە نایلە تۆزە شەڕانی بێت تۆزێ بەگەی ناو کۆمەلگا و شەقام و سەر شۆستەکان بگرێ کاتێک کە ئێمە ئەڵێن مناڵێکی بەهێز پەروەرداکەین نابێ بترسین لەوەی کاچێتە ناو کۆمەڵێکی نا بەهێز چۆن ئەڵین گۆڕانکاری لە تاکێکەوە دەست پێەکە من کە متمانم بە پەروەردەی خۆم هەبێ بە مناڵەکەم هەبێت پێویستە ئەو شتە ناشرنەکانی کۆمەلگاش ببینێت پێویستە گوێن بناسێت پێویستە شەڕ و بەرکەوتن بناسێت پێویستە گاڵتە پێکردن قبولکە چکە من بە بەهێزی پەروەردەم کردووە کەواتە ئەمە نابێتە مبەڕیرێک بۆ من بڵێم وەڵا سبێنەی خەمە قوتابخانەیە کە شتێکی تایە ئیتر من بۆ پەروەردەیکەم لەوە ئەچێ پەروەردەی ئەو تاکە پۆلێک بگۆڕێت وانە قوتابخانەیەک بگۆڕێت ئەبێ ئێمە بۆ بیرکردنەوەیە مناڵ پەروەردە بکەین کە گۆڕانکاری لە تاکێکەوە دەست پێکات ئازادی بکەین لە بیر و بۆچوونەکانی لە ڕادەربڕینەکانی لەوەی کە ئەو مناڵە ئەوێت چی بکە ئەوێ ببێ بەچی هەر ئێمە هەر لە مناڵیەوە بە مناڵەکانمان ئەڵێن پێویستە تۆ دەرەجە بێنیت بۆی تۆ بوەرە بگرێت چکە خۆتە زانی لەم وڵاتەیە جگە لەو هیچ کەس معاشی نییە وایە کە لەوەی زۆر بەمان ئەومان بەرگوێ کەوت بێت وای لەکەی و حەزەکانی خۆی مردووە ئەیکوا هیوایەتەکانی خۆی یەکێ لەو پۆینتانێک کە کەسایەتی مناڵ بەهێزەکات بریتە لە توانە و بەهرەکانی ئێمە مناڵێکمان کەوێنە ئەکێشێت
ئەڵێن وێنە مەکێشە چکە لە کۆتاییە با نەبی بە هونەرمەند خۆتە زانی وێنەی ئینسان کێشی حرامە و تو کە ئەم پۆینتە خراپانەی بەگوێی ئەوە ئەم هەم بەهرەکەی زیاتر لا خۆشەویستە بێ هەم بەهرەکەشیە بووکێتەوە ینی هەردووکی لە دەستەیە قەیچێکا بۆی بکڕا بابی کێشێ با بەهرەکەی لەوە ئەچێ دیزاینەرێ دەرچێ لە وڵات و لە عالەمانە بێت لە ڕێگەی وێنە کێشانەوە چکە بیرۆکەکانی خۆی یێنێتە ئاراوە لە ڕێگەی چێژ لێنانەوە بۆچی ئەڵێ باوەڕ بەخۆبوون بۆ مناڵەکە و دروست بکە ئەرک و بەرپرسیارەتی پێ بدە بۆ نمونە ژوورەکەی خۆی چاکی بکە با بچووکیش بێت لەو ڕۆژانە ڤیددیوەکەم بینی هی دەرەوە مناڵەکە تقریبن هێشتا دابی پێوە بوو تەنها دایکەکە هاوجلەکەی بۆ خستە سەر سیسەمەکە خۆی هەستا خۆی گۆڕی دابیەکەشی بر بە ناو تەنەکەی خۆڵەکە ئەوە لە ڕێگەی چیەوە کراوە خۆ پێی نەوتراوە کاتە ئێمە نابێ ئەبێ واز لە وتن بێنین واز لە ئامۆژگاری بەخوا ماوە سازهانێکیشی شانسیان هەیە مناڵی وایە بە هیچ شتێ ناگە خۆی ئەڵێ پەروەردە شانس بەخت نییە بەرکو ڕێگەیە ئەوە یەکێکە لەو پۆینتانە هەندێک لە دایک و باوکان بۆ نمونە مناڵەکەی خۆی هێستا وا پەروەردە نەبووە ئەڵێ ئەمان شانسیانەیە بەخوا دڵنیام هیچیشی پێ ناڵێن ڕاستە کات لەوە چێ هیچی پێ نەڵێن هیچ ئامۆژگاری و ڕێنماییەکی نەکەن بەس کردەوەکانیان فێریەکات من هەموو ڕۆژێ لەسەر ناخواردنەکەی خۆم بسمیلا بکەم و کەلێ بم و الحەمدوللا بکەم هەر لە یەک مانگی و گوێ بیستی ئەو وشێ ئەبێ خۆ پێم نەوتوە خۆی فێرە بێت تەدریجیان ئەویش واکات چکە قۆناغی لاساییکردنەوەی هەر شتێک و هەر ڕەفتارێک تۆ بیکە ئەو دووبارەیەکاتەوە بۆی هەندێک جار خۆی شوپێنێ بە باوکی هەندێک جار خۆی شوپێنێ بە دایکی ئەگەر سێری ماڵە بەجێنی مناڵ بکەین هەموو فلیمانەی تایە هەندێک شتیش دووبارەکەنەوە کە پێمان نامۆیە بەڵام لای ئەو زۆر ئاساییە چکە تەمەنی لاساییکردنەوەیە دوای تەمەنی ئەو ئەبێتە تەمەنی بە کۆمەڵایەتی بوون حەزی لە دەرەوەیە حەزەکات خەڵکەکان بناسێ شتەکان بناسێ کاتە لە 7 بۆ 14 ساڵی بە دوای ئەوە یاوێڵە چۆن شتەکان بناسێت چۆن کەسەکان بناسێت چۆن هۆگری کەسێک بێت تەقلیدی بکاتەوە بۆ نمونە معجیبی کەسێکە بێ هونەرمەندێک گۆرانی بێژێ قاریئێک لە فلیمێکا کەسێک بەشداریەکە ئەوش حەزەکاوەکو ئەو بێت خۆی ئەشوپێنێ بە خەڵکەکان لە دوای ئەوە لە 14 بۆ 21 جا بێت تۆ هاوڕێی بی هێشتا ئەو هەر نیوە تۆ هیچ بڵێ وایە بێمە هەروەکو هاوڕێ لەگەڵ مناڵە مامەڵە بکەین مامۆستا سازان هەمیشە پەروەردەکاران زۆر جەخت لەسەرەوە کەرەوە کە منداڵ نابێت سەرزەنشکرێ لۆمە بکرێ تونند و تیژی بەرامبەر بکرێ بەڵام زۆر جار یعنی دایکباوکان دەڵێن پێویستی ئەم حاسەبە یاخود چۆنڵی سنوورێک دابنین بۆ منداڵەکەمان ئەگەر سزایەک هەبێ یاخود لێپێچینەوەک هەبێ دەکرێت بە شێوازێک لە شێوازەکان ئێمە چەند ڕێگای بگرینە بەر وەکو پێم وتی من دەپی توێژینەوەکانیش کە لە ئێستاە کراوە سزا لابراوە بە هەموو شێوازێک چکە سزا هیچ شتێ چاک ناکات بەس ئەتوانین لە ڕێگەی هاندانەوە خاڵە لاوازەکانی ونکەین بۆ نمونە بە نمونەیە بۆ ڕوونەکەمەوە بۆی ئەم خێزانانش کەسی و بەرنمەیەکەن لی تێبگەن کاتێک مناڵێک ئەوێ ئەمانوێ فێریکەین دەمودانی بشووە باشە بەڵام ئەو هەر نایشووە خۆ من نابێت لی بم نابێ ئەزیەتی بم نابێت لۆمەی بکەم بڵم تۆ هەموو ڕۆژێ من ئەبێ سەعاتەش لێو دووبارەکە مۆکەستای بە دەمودانە بشوی کە ئەمەنە پێوت ئەم قسانەی لە ئەهمیەتی نییە چکە تێ ناگالەوە کەواتە من چی بۆ ئەەکەم لای فڵچەی دەمودانەکە بۆ منە شتێکی بۆدا ئەنێم کە ئەو حەزی لێتی یاخود تۆپێک ئەڵە مەرکە دەمودانشت دووجار تۆپەکە بۆ من هەڵدەبزانمە توانم بیگیرمەوە منیش بۆ تۆی هەڵەیەم کە چەند جارێک ئەم ڕێگانە دووبارە ئەبنەوە ئەو مناڵی ترێبێ بە ڕۆتین لی دوای وردە یاریەکەی لێ ئەدسمەوە کەواتە سزام نیا و فێریشم کرد لەبەرەوە سزا پێویستە بە هەموو شێوازێک لە پەروەردەکردی مناڵە بێتە دەرەوە چی لە قوتابخانەیە لە قوتابخانەکانە خۆشبەختانە سزای جەستەییمان نییە بەڵام بەداخەوە دەرونیمان هەیە چکە پوینتی ئێمە لەسەر IQ هەر مناڵێک IQ بەرز بێت تەواو عائیلە و مەکتەب و مامۆستا و هەر کەسێک کە ئەیبینێ ئەڵێ ئەمڕۆ سەی هێنا ئەمڕۆ ئەگەر هەر بگەڕینەوە بۆ فێرخوازیەکەمەکان باش ئەوانی تر هیچیان لەوان کەمتر نییە ڕاستەوان جوهدی خۆیان کردو ڕاستە هیلاک من ڕاستە پێویستە دەستخۆشیان لێ بکرێ بەس پێویست ناکە ئەوانی تر ون ببن لەبەر ئەوە کەسەکەنەوە چوارەیە ناوە یعنی بۆچی ون ببێت بۆچی خەفەت بخوا بۆچی بێ ئەمەلیکەین ئێمە لەم وڵاتەیە کاتە پێویستە هاندانەکە بەگشتی بۆ هەمویان بێت هینە لەسەر شاشین خۆش نییانێشت بڵێن ها زۆر جابیرێکە مەڵێن بەڕاستی خۆشیشە مێشکە ئەوە ساوێ بوون منە ساابێنی یانەی
خەفەتێ مەراقێ ینی گرفتێکت نەبوو ینی بەڕاستی زۆر میمە لە کوردستان بتوانانی سەد بێن ئەوەندە مێشکت ساابێ ماوەسا سازان ئێستا دایکێک ڕەنگە لە ماڵەوە بە دیار قسەکانی بەڕێستان و ئێمەوە داونیشت بێ کەمێک لە بەڕێزت تێگەیشت بێ لەبەرەوەی زمانەکەی بەڕێزت تا ڕادەیەک زمانێکی ئەکادیمیشە مثلا بە سۆراغی ئەوە بک بڵێ ئێستا من چی بکەم ئێستا من چی بکەم لەگەڵ مناڵەکەمە ینی هێشتا باش لە مەبەستەکەی تۆ نەگەشت بێ لەو کاتەی ماوانە بەڕاستیانی بە زمانێکی سادە واز لە چی بێنین لە پەروەردەکردنی مناڵە یاک دوو سێ چوار ئەمانە بنیادی مناڵی کەسایەتی مناڵەکەمان کەسێتی مناڵەکەمان لاوازەکە دەمەقاڵێ ئەینە مەقاڵێ لەگەڵ مناڵە وازی لێبێنە یاخۆ زەرزەنشکردن بەراوردکردن بە مناڵی تر چی خوشک و برای بێ چی لە ناو خێزانە بێ چی لە مەکتەبەکەیە بێ هاوڕێ بێت کاتێک کە تۆ مناڵ بەراورد دەکەی لاواز دەرەچێت دوای ئەڵەی هۆکارەکەی چییە ناگەڕێیتەوە بۆم خاڵانە حساب بۆ نەکردن لە ناو ماڵە من بە هیچ شێوە حسابی بۆ ناکەم کەی ویستم خۆمە گەڕم ئەڵە مێڵا سەرکەون کەواتە ئەو هیچ ئەهەمیەتێکی نییە بنیادەکەی لاوازە بێت یاخود ناو ناتۆرە ئەمە خراپترین ڕێگایە بۆ لاوازبوونی کەسێتی مناڵ تۆ گێژی تۆ گەمژەی تۆ قەت فێر نابی سەد جار و تومە شەرمنی بە کەڵکی تۆ ناتوانانی لە ئاستی کەسێکا وەڵام بیتەوە یاخود کایە کە گەورەیەکە بینی ڕێز لە گەورەکە بکرێت تۆ قسە مەکە ئەمانە وای لێکە ئەم مناڵە لە گەورە بوونی شاکە کەسێکی لە خۆی گەورەترە بینێ توانای وەڵامدانەوەی نەبێت بۆ نمونە تۆ کە گەورابی لە شوێنکی ئەوە ئیشەکەی بەڕێوبەرێکە هەیە پێویست ناکەوە بەڕێبەرە تۆ بشکێنەوە تۆ هەر قبوڵە بێ وایە پێویستە تۆ بتوانیت ڕەتفعلە هەبێ بۆ کەسایەتی خۆت تۆ کە لە مناڵیە هەموو ئەو پۆینتانت خستۆتە سەر ئەو لە مێشکی ئەوە سەیف بووە لەبەرەوە ئێمە لە میمۆری مێشکمانە لە دواوە مناڵ فیلتەری نییە فیلتەری کە لە ڕێگەی هەستەکانەوە چی وەرگی ڕاستە و خۆچێتە میمۆریەوە بەڵام کەسی گەورە فیلتەریەکات ئەنجا ئەینێرێ بۆ میمۆری کەواتە ناو ناتۆرە بەهێزترین خاڵە لە لاوازکردنی کەسێتی مناڵە یاخود بەراوردکردن بە کەسانی تر بەهێزترین خاڵ بۆ بەهێزکردنی کەسێتی مناڵ چیە؟ یەکەم وەکو پێم وتی ئەبێ ئارام بێ و ماڵە کاتە شەڕەکانە هەڵگرە ئەگەر بۆ نموناڵن لە ژووری نووسنا نابێ شەڕ بکرێ وایە بۆ ژن و مێرد هەڵیگرە بۆ ژووری نووسن بۆی مناڵەکە و ئاگای لێ نەبێت هەڵیگرە بۆ کاتێکە مناڵەکە و لەوێ نییە بۆ ئەوەی ئەو مناڵە تەسیری لەسەر کەسایەتی نەبێت ئەو یەکێکە لە پۆینتەکان پۆینتی دووەم هەوڵ دەزانستی فێرکەی بۆ نمونە لە قوتابخانەیە هەمومان حەزەکەی مناڵەکانمان زیرەک بێ بەڵام بەڕێگەی قورسنا بەڕێگەیەکی ئاسان ستا بۆ نمونە مناڵەکەی من حەزی لە لەبەرکردن نییە بەڵام خۆی زیرەکە ئەی قەیچێکە پێناسەکەی بۆ بکە بە هۆنراوە قورسە بۆ دایک و باوکەکە بەڵام من لێرە دڵنیایانەکەمەوە کە 7 ساڵی یەکەم بەو شێوازە لەگەڵ یا بڕۆ ئەوانی تر خۆی تەدریجیان ئەبێت بەڕێبەرێکیش بۆ خوشک و براکانی دوایی تۆ هیلاکیەکە و بە ڕنج بە خەسار نابیت هیلاکیەکە و ناڕوات پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی تکایە یاریان لەگەڵا بکەن لە 7 ساڵی یەکەمە ئێمەش ئێستا باسی تەمەنی بچووکیەکەین 7 ساڵی یەکەمی منە دەسەکانە خۆش بێ مامۆستا سازان بۆ ئەو ڕێنمایانی کە بێمت بەخشی ومێدەکەین کە دەکان باوکان و پەروەردەکاران سوودیان لە بابەتەکە بینی بێ سپاس بۆ مامۆستا سازانە بووکە ڕایرەری پەروەردەیی دەستکان خۆش بێ مامۆستا سازان